دەستگای مرۆیی مام بە هاوکاری مەڵبەندی دووی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵێک هاوکاری تەندروستی گەیاندە فەرمانگەی تەندروستی کەرکووک. دیارە ئەمە بۆ جاری چەندەمە کە موسسەی مام پێداویستی پزیشکی دێنێت بۆ کەرکووک و بۆ هاوکاریکردنی هەموو پێکاتەکانی کەرکووک و ئەم جارەش ئەو بڕێی کە هاوردویانە زیاد لە پێویستە و ئەتوانم بڵێن بەشی هەموو نەخۆشخانەکانەکە و ئومێد دەکەین بەردەوام چۆن چاویان لە کەرکووک بۆ هەروەها چاویان لە کەرکووک بێ و دیارە ئێمە لە کەرکووک تایبەتمەندی ئەم شارە بۆ ئێمە زۆر گرینگە و بە تایبەتی کە موسسەی مام باشتر لە هەموو لایەک لی تێگەیشتووە. دیارە دەستگای مرۆیی مام لەژێر دروشمی ئاشتی پێکەوژیان گەشەپێدان کارەکە ئەم دەستگایە بۆ جاری دووەمە دێتەوە کەرکووک ئەهەمیەتێکی زۆر گەورەی بە نسبەت دەستگای مرۆیی مامەوە هەیە. سەرباری ئەوەی ئێمەوە لە دەستگای مرۆیی مام کە ناوێکی گەورە و بەرپرسیارەتێکی گەورەمان هەڵگرتووە دیارە هاوکاریکردنی کەرتی تەندروستی لە تەواوی هەرێمی کوردستان بە هەرسێ ئاراستە هەرێمی کوردستان و عێراق و ناوچە دابڕاوەکانش بە هەرسێ ئاراستەکەی خانەخوێ و ئاوارە و پەناهەندە دەستگای مرۆیی مام کاری گەورەی تا کردووە. لە بەرامبەردا پارێزگاری کەرکووکی بە وەکالەت وێڕای دەستخۆشی و پێزانین بەوەی دەستگای مرۆیی مام لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە بەردەوامی یارمەتی تەندروستی گەیاندووە بە شارەکە و ئاماژەی بەوەش کرد کە سەرڕای ئەوەی پارێزگای سلێمانی بەراورد بە شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی توشبووان تێیدا زیاترە، بەڵام ئەوە نەبووەتە بربەست لەوەی کەرکووکیش هەمیشە بەلایەنەوە گرنگ بێت و لە پێداویستەیە تەندروستی و هاوکاریەکانیان بێبەشیان نەکردووە. نتقدم بالشكر الجزيل إلى مؤسسة مام وإلى السيد محمد عثمان أيضا وتنظيمات مكتب تنظيمات الاتحاد الوطني في كركوك لتعاونهم وأيضا مبادراتهم المتكررة. طبعا هاي ليست كانت هناك مبادرة قبلها أيضا قبل كذا حوالي أكثر من شهر ونصف في بالرغم من الوضع الصحي والتوسع في الإصابات في إقليم كردستان وخصوصا في السليمانية، لكن آلت على نفس المنظمة أنه تأتي إلى كركوك لمساعدة أهالي كركوك في مكافحة جائحة كورونا. ئازەشکوور گەلی کوردستان، کەرکووک.